سلێمانی لە سەرەتاوە کە دروست بووە هەڵبژێراوە کە خۆی کراوە کورد کردوێتی بە پایتەخت و لەم لاولە و لاو لە پارچەکانی تری کوردستانەوە زۆر لە بنەماڵە ڕوویان تێکردووە و بە هەمویان ئاوادانیان کردوێتەوە. جگە لەوەش شوێنێکی باوەڕگە بووە، باوەڕگە بە منە یعنی عەقیدە، باوەڕگەی نەقشبەندی، باوەڕگەی قادری و ئەم هەروەها باوەڕگەی بڵێن دیانەتەکانی تیا بووە موسڵمان، مەسیحی، یەهودی، ئەمانە کە ژیاون لەم شارەدا هەرێکە لە گەڕێکی تایبەتی خۆیاندا هیچ کێشەیەکی ئۆتۆیان نەبووە لە نێوانیاندا، چونکە شارێکی ژیانی تیا پارێزراو بووە. جاموەستە تا دەگەیە ئاینی سارچنار ئاوێکە پڕ لە نار و چنار و بڵوچنوە ئەنجاموەستە تا دەگەیە ئاینی سارچنار ئاوێکە پڕ لە نار و چنار و بڵوچنوە چەشمێکە میسلی خۆر کە لەسەر جێبە ڕۆشنی فۆرانی نوری سافە لەسەر بەردی وەک بلور یا عکسی ئاسمانە لاوێنەداکەوە ئەستێرەکانی ڕابکشن وەک شەهابی نور یا عکسی ئاسمانە لاوێنەداکەوە ئەستێرەکانی ڕابکشن وەک شەهابی نور. یەکەم ساڵی دروستبوونی شاری سلێمانی لە 1984 یەکەم مزگەوت کە دروست کرا مزگەوتی گەورە بوو. بێگومان مەڵکەنی دێیە بوو، لەوێژ مزگەوت هەبووە، زمانی زوو مزگەوت هەردوو هۆدەوە هێوانێ لە ماڵێکا بووە. بەڵام یەکەم مزگەوتی گەورە کە دروست کرا لەلایەن پاشای بابانەوە لەوێ دروستکە مزگەوتی گەورە من ملک شێ مەحموود بیرە یەکێ بوو لە مەرکەزی ڕۆشنبیری شاری سلێمانی. تەمەنەوە لە 6 مەکتەبە بوو، مەکتەبی فێسەڵێم لە یادە من، ئەوە مەکتەبی غازی خۆم لە پشت سەراوە کە ئێستا شێ مەحمووە هەر لەوێ سەرەتایم تەواو کرد. بەڵام مەڵبەندی ڕۆشنبیری ئەو حەلە مزگەوتی گەورە بوو. دەباری ڕووناکبیریەوە بێ بگەڕێنەوە بۆ ساڵانێکی زۆر کۆن، بۆ نمونە ساڵی 1820 کە بیستەڕی چاوتۆتە ئێرە بەگەشت هاتووە بۆ سلێمانی، باسی سلێمانیەکە ئەڵێ شارێکی زیندووە. ئەو شارەیە کە ئەچوومە ناو لەگەڵ خەڵکەکایە قسەمە کرد، بە تایبەتی ئەو وەختە ئەمارەتی بابان هەبووە، زۆر باسی ڕۆشنبیریانە کردەوە، بە زۆر باسی کلتوری ئەوروپایانە کرد. ئەیانویست فێری ئەوە بوون کە لە ئەوروپا حکومڕانی چۆنە، هەروەها باسی ئەو شارستانیەتەیە کرد کە لە ئەوروپا تا چەند کاریگەری هەبووە لەسەر وڵاتانی تر و ئەو ڕووناکبیری لەوێ هەیە چەندە. لە دوای ئەوەیشەوە تا ئەگەیتە ساڵێک تا سەدەی 20 و سەرەتای سەدەی 20 ئەبینی شاری سلێمانی لەو شارە هەرە زیندوانە بووە کە بەردەوام بزوتنەوەی ڕووناکبیری تایە زۆر باڵا بووە. بۆ نمونە لە ساڵەکانی 20 ئەبینی لە سلێمانیا ڕۆژنامەی ژین پیرەمێرد ڕۆژنامەی ژینی دەرکردووە. ڕۆژنامەی ژین یەکێکە لەو فاکتەرانەی کە تا ئەندازەیەکی زۆر خەڵقی سلێمانی هوشار کردوێتەوە. شاخانی شعبی شەشەکە لەو شاخانە کۆنانە کە تا ئێستا مەسەلا دیشکەی خۆی نەشکاندو هەڵماوەتەوانێ ئەگەر بەسی تاریخی بکەین تاریخی گەرتەوە بە ساڵی 1950 ئەو عەنە باوکمەی بەڕێوە مەجموعەیە لەو ئەدیب و شاعیرانە کە ئامۆژیان ئێران کردو مەسەلا کاگە ئەحمەدی بووە، حەمەدساڵ عەدیلان بووە، ئەخۆل بووە. ئەو عانە مەڵبەندێکی ڕۆشنبیری بووە لەو شارە و تا ئێستاش هەر پێی ئەڵێ مەڵبەندی ڕۆشنبیری. ئەم شاخانە سەبەن 50 دروست کراوە، دوای ئەوە باوکم بڕی پیاوە، دوای ئەوەی ئێمە بردومانە بەڕێوە. سلێمانی بێگومان شوێنێک بۆکەوە بە توانای خۆی و بە هەوڵی زیرەکانەی ڕۆشنبیرە بە ناوبانگەکانی
چەندان قوتابخانەی تیا دروست بووە بێزگە لە حجرە خۆی وەختی خۆی هەر هەبوو بە پێگەیاندنی قوتابی و ئەمانە بەڵام ڕژدی ئەسکەری کەوا 1994 و ئەمانە تیا دروست بووە گەلێک خوێنەواری باشی پێگەیانوە کەسێکی وەکو مامۆستا نەزمەدین مەلا دروست بووە کە قوتابخانەی کە شەوانە قوتابخانەی بۆ خەڵک کردوێتەوە قوتابیانی فێری زمانی فارسی و زمانی عەرەبی و زمانەکانی تری کردووە و بەردەوام خەریکی نووسین و ئەدەب بووە. لە سلێمانیەوە شاعیری گەورەی وەکو فایق بێکەس هەڵکەوتووە مەسەڵەن کە هەر لەم بەردەکی سەرایی خۆمانە بەرامبەر بە داگیرکەران وەستا و شەعری 27 ساڵی خوێنوتەوە. یەکێ لەو شوێنانەی کە لە شاری سلێمانیە ڕۆڵی هەبووە کە شوێنی بڵاوکردنەوەی بیر و هۆشی شۆڕژگێری و هەروەها هونەری و ئەدەبی بووە ئەو کتێبخانەی پەرتوخانی سلێمانی بووە کە لە زۆر کۆنەوە ئەم شوێنە شوێنی ئەدیبان و شۆڕژگێران بووە شوێنی بیرمەندانی شارەکە بووە کە لێرە ڕۆژانەت یا کۆبوونەتەوە و کە باسییان لە چەند شتێک کردووە کە پەیوەند بووە بە ژیانی ڕۆژانەی خەڵکو و هەروەها باری سیاسی و ئابووری و هەروەها هونەری خەڵکەکەەوە. تەمان ئەم دوێنەیە وێنەی سەرەوەی ئەوە ساڵی 54 گیراوە وێنەی خوارەوەی خۆم گرتومە 2015 بەراوردی جاران و ئێستای شاری سلێمانی. ئەو پاسە کە ئەیبینی پاسێ بوو لە تەختە دروستکرا بوو ئەو پاسە جەژنان تەمان دایکم ئەو ئانەیەمێ لەگەر ڕەفیقەکانمە سەرۆعانەمان نەهێنا دەفرسیایە ژێژن لە کۆتایی با بڵێن چلەکان و سەرەتای پەنجاکانە ئانەیەکمانە بەو بە جادەکەی نیسلێمانیە ئەیژێڕین تقریبان چارەکێک 20 دقە و ئاهاتینەوە عینەن نهایەتی ئەوە بەرسەرایە کۆن ئەمەش بەرسەرایە 2015 شاری سلێمانی گەڕەکەکانی ئەمە مەڵکەنی ئەمە گەڕش شێخان ئەوە سابونکەران ئەوە گەڕەشی کانێسکان گەڕەشی با بڵێن سەرکارێز گەڕەشی سەرشەقام گەڕەشی گۆژە حتا سابونکەران بەشێکە لە گۆژە پێوتێ گۆژە بۆ بەرەو ژوور ئەوەنە نەبوو گەڕەکەکان. سەرای سلێمانی پێش بیرەوەری من دروست کراوە بەڵام بەم شێوەیە نەبووە. ئەم شێوەی ئێستا کە من لە زمانی مەلەکی سێ قۆناغم بیرە قۆناغی مەلەکی قۆناغی جمهوری و قۆناغی ڕژێمی باس و قۆناغی ڕاپەڕێنی خۆمان ئەم سەرایە کە دوو قاتە قاتی یەکەمی بەڕێوەبەری پۆلیس فەهمی قەفتان بوو لێرە بوو لەم قاتی یەکەمە لەگەڵ مەحکەمە کە حاکم فایق وشیار بوو قاتی سەرەوە مصەریفیەت بوو مصەریف عومەر عەلی بوو کە خەڵکی کەرکووک بوو لە قاتی سەرەوە دائەنیشت. طبعا جاران زمانی زوو با بڵێن سلێمانی 6 گەڕک بوو هەموو یەکتریمانە ناسی بە حکمی ئەوەی کە من لە شاری سلێمانە لەدایک بووم و ئەوەنە شەڕ و شۆڕ نەبوو شۆڵ بوو دایمەن ئەم سەرایە شۆڵ بوو. ساڵی 1930 لە 6 ئەیلوولە بۆ یەکەمین جار لە مێژووی عێراقدا لە مێژووی کورددا خۆپیشاندانێکی گەورە ڕێک ئەخرێ دژی ئەوەی کەوا سلێمانی و دژی معاهەدەکانی عەرەب و بەریتانیەکان سەر هەڵدانەکە دەست پێەکە لە گەڕەکی کانێسکانەوە یەن لە 5 مانگەوە دەست پێ ئەکرێ 6 مانگیان و لەو کاتەشە لافیتەکانیان بە کوردی نووسراوە بژی عەدالەتی عوسبەت الئومام. بزوتنەوەی ڕووناکبیری لە سلێمانیە هەرتەنیا ئەم لایەنەی نەگرتووە لایەنی شانۆی گرتوێتەوە لایەنی نووسینی ئەدەبیتری گرتوێتەوە شێوەکاری لە سلێمانیا هەر لە ساڵەکانی 30 مەودایەکی زۆر فراوانی هەبووە.
توانین سەرەتای سەدەی 19 بە نمونە وەربگرین کە هونەرمەندێکە بۆ لە شاری سلێمانی بەناوی عوسمان بەگ یەکێک بۆ لافسەرەکانی دەوڵەتی عوسمانی بەڵام یەکێک بۆ لەو نیگارکێشانەی کە خۆڕسکانە کاری کردووە بەڵام ئەوەی کە جێی نیگەرانێت تا ئێستا هیچ یەکێک لە کارەکانی هونەرمەندە نەماوە. دواتر ئەگەر بێنە سەر ئەو قۆناغانەی کە شێوازە مۆدرنەکان هاتوتە ناو با بڵێن کاری هونەریەوە لە باشووری کوردستانە جاری کار سلێمانی بۆتەوە ئەو پێشەنگە بینە سەر ئەوەی کە قۆناغەکانی بە ئاکادیمی بوونی هونەر لە ناو شاری سلێمانیا خو لە باشووری کوردستانە چۆن بووە جاریکە یەکەمین پەیمانگا لەسەر ئاستی باشووری کوردستان لە شاری سلێمانی ساڵ 1970 دروست بووە. دواتر یەکەمین کۆلێجی هونەریش کە دامەزراوە بە هەمان شێوە لە ناو شاری سلێمانیەوە دواتر لە شارەکانی کە کۆلێجی هونەر کراوەتەوە واتە هەموو قۆناغە سەرەتایەکانی کاری هونەری لە ناو باشووری کوردستان کاتوانین بڵێن شاری سلێمانی پێشەنگ بۆتیایە. لە سەردەمی بەعسی یەکەمە کە زەعیم سدیق بوو هەموو کاتێ بە سلێمانیان وتووە وتوانە سەری مارەکەیە ئەنی سەری شۆڕشەکەی بێت سەریپان بێتەوە کە بەعسی برین بەعسی دووهەمیش هات یەکێک لەوانە سەدام حسێن بوو کە ئەم شارە بەڕاستی شارێکی سەرسەختە مەدینەی سەعبەیە. لەبەرەوە ئەبینی سلێمانی بەردەوام لە ریزی پێشەوەی ئەو شارانە بۆ کە لە ناوچەکە لە هەموو بوارەکانی فکری و ئەدەبی و هونەریدا پێشکەوتوو بووە. ئێستاش ئەبینین سلێمانی هەموو ڕۆژێک ئەگەر بۆنەیەکی تیانی بێ دوو بۆنەی تایە. بان بەری سارای خاک و خۆڵ هەتانەکەی بە خاکی سلەیمانیا عەبوور خاکی میزاجی عنبەر و داری ڕەواج عود بەردی خەراجی گەوهەر و جۆباری عەینی شامی هەموو نار فسوڵی هەموو بەهار تۆزی هەموو عەبیر و بخاری هەموو بخور شارێک عەدل و گەرمە لە جێگایە خۆش و نار بۆ دەفعی چاوەزارە دەڵێن شاری شارە زوور شارێک عەدل و گەرمە لە جێگایە خۆش و نار